یەکی حەوت ڕۆژی لەدایکبوونی بەشێکی زۆری عێراقیەکانە. لەم ڕۆژەدا زۆرینەی خێزانە عێراقیەکان ئاهەنگی لەدایکبوونی باوباپیرانیان دەگێڕن. چیرۆکی ئەم بەروارە بۆ ساڵی 1957 دەگەڕێتەوە، کاتێک لەو ساڵەدا بە بڕیاری فەرمانگەی تۆماری باریکەسێتی عێراق ڕۆژی 1 تەمووز کرایە ڕۆژی لەدایکبوونی هەموو ئەو عێراقیانەی تا ئەو کاتە ناویان لە تۆماری باریکەسێتی تۆمار نەکراوە. ئەمەش لە کاتێکدا بووە کە بەشێک لەو هاوڵاتیانە دەیان ساڵ لە پێش ئەو باروارەدا لەدایک بوون و مێژووی لەدایکبوونەکەیان بەهۆی نەبوونی کاراسانی یان گوێپێنەدانی دایکان و باوکان بە تۆمارکردنی ڕۆڵەکانیان بە نادیاری ماوەتەوە، تا ئەو کاتانەی منداڵەکە گەیشتووەتە تەمەنی چوون بۆ قوتابخانە یاخود وەک گەنجێک گەیشتووەتە تەمەنی پێشکەشکردنی خزمەتی سەربازی. هەڵبژاردننی ڕێکەوتی 1 بۆ ڕۆژی لەدایکبوونی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی عێراق لە ناوەڕاستی سەدەی 20دا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە 1 تەمووز دەکەوێتە ناوەڕاستی هەر ساڵێکەوە، هەر بۆ یەکێک لەو دیاردانەی زۆرینەی عێراقی پێدەناسرێتەوە بریتیە لە ڕۆژی لەدایکبوونی زۆرینەی کەسە بە تەمەنەکانی ئەم کۆمەڵگایە. ئەم دیاردەیەش بەدەر نەبوو لە بەسەرهات و ڕووداوی خۆش و سەرنجڕاکێش. یەکێک لەو ڕووداوانش لە وتێلێکدا لە وڵاتی لوبنان ڕوویداوە کە لە ناو وتێلەکەدا وا باو بووە ڕۆژانە ئاهەنگێکی خنجیلانەی بۆ لەدایکبوونی میوانەکانی وتێلەکەی لەو بەروارەدا ئەنجام داوە. لە یەکێک لەو بۆنانەدا کە لە 1 بووە، کارمەندانی وتێلەکە سەرسام دەبن بەوەی لەو کاتەدا بەڕێکەوت زۆرینەی میوانەکانی عێراقی دەبن و سەرجەمیان یادی لەدایکبوونیان بووە. لە ڕووداوێکی دیکەدا لەو بارەیەوە تیمێکی وەرزشوانی عێراقی لە گەشتەکەیاندا بۆ وڵاتێکی ئەوروپی بە مەبەستی بەشداریکردن لە پاڵەوانیەکدا ڕێگریان لێ دەکرێت و گومان دەکرێتە سەرساختەبوونی پێناسەکانیان. ئەمەش بەهۆی ئەوەی زۆرینەی ئەندامانی تیمەکە ڕۆژی لەدایکبوونیان 1 تەمووز بووە. لە دوای چەند کاتژمێرێک لە ڕاگررتنیشان پەیوەندی بە باڵۆزخانەی عێراق لە وڵاتە و لایەنە پەیوەندیدارەکانەوە دەکرێت. دوای ئەوە بەسەر سوورمانەوە بەرپرسانی فڕۆکەخانەکە ڕێگە بۆ چوونە ناوەوەی تیمە عێراقیەکە دەکەنەوە. بەهۆی ئەوەی دیاردەکە تەنها تایبەتە بە عێراقیەکان و لە هیچگەلێکی دیکەدا نییە، ڕایەکی گشتی لە ناو عێراقیەکاندا دروست بووە بەوەی حکوومەتی بەغداد ئەم ڕۆژە بکاتە ڕۆژی یەخستنی ریزەکانی کۆمەڵگەی عێراقی و ساڵانە لەم یادەدا ئاهەنگ بگێڕدرێت. ئەمەش وەک خاڵێکی ئاوبەشی نێوان ملیۆنان عێراقی کە خاوەنی یەک بەرواری لەدایکبوونی ئاوبەشن، بە تایبەتیش کە ساڵانەکە عێراق بەهۆی دووبەرەکینێتەوەی و تایفی تووشی لێکدابڕانی گەورە هاتووە. چالاکوانان پێیان وایە بە فەرمی ناساندنی ئەم ڕۆژە هەلێکە بۆ عێراقیەکان بکەونە یادی ساڵانی ڕابردووی پڕ لە ئاشتی کۆمەڵایەتی و ژیانی سادەی باوباپیرانیان.